موچەی خانەنشینانی سەربازی چارەسەرکراو لە مانگاوە موچەکانیان بە هاوتاکراوی وەردەگرن. گرفتی موچەی خانەنشینانی سەربازی چارەسەر بووە و بەڕێوەبەری گشتی خانەنشینی وەزارەتی پێشمەرگە دەڵێت ئەو خانەنشینانە یەکەی هەفتا و هەشتا موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە، ئەوانیش دۆسیەکانیان دەگوازرێتەوە و موچەیان خەرج دەکرێت. بەپێی قسەی بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین ئەوەی لا 1/1/2025 خانەنشین دەکرێت، موچەی هاوتا دەکرێت و پاداشی کۆتایی خزمەت لە بەغدا وەردەگرێت. دەشڵێت ئەو پێشمەرگانەی خانەنشینی یەکەی هەفتا و هەشتا کە لە کۆتایی ساڵی ڕابردوودا خانەنشین بوون و موچەیان وەرنەگرتووە، بڕیارە لە مانگی دوو موچەکانیان وەربگرن و گرفتەکە چارەسەر کراوە. بەپێی زانیاریەکان لە یەکەی هەشتای پێشمەرگە زیاتر لە 8,000 خانەنشین موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە. ئەوانە موچەکانیان نافەوتێت. بەپێی ڕێکەوتنی هەرێم و بەغدا پاداشتی کۆتایی خزمەت کۆکراوی دوا موچەیە بۆ ساڵێک و 6 مانگ کە بۆ پێشمەرگە و هێزانمنیەکان خەرج دەکرێت. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێوەبەرایەتی خانەنشینی پێشمەرگە سەرقاڵی گواستنەوەی دۆسیەی سەرجەم خانەنشینانی یەکەی هەفتا و هەشتایە بۆ سەر بەڕێوەبەرایەتی خانەنشینی پێشمەرگە و وەزارەتی دارایی. بۆیە دەبێت پێشدا بەشکردنی موچەی ئەم مانگە هەموو ڕێکارەکانی پێدانی موچەکانیان بەو خشتەیە تەواو بکرێت و موچەکانیان پێدەدرێت.